سڵاوتان لەبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش هەر کەسە و خەون و خولیایەکی جیاوازی هەیە یان حەزی بۆ شتێک هەیە کەسانێکان حەزیان بە نیگارکێشانە کەسانێکیشان حەزیان بە میوزیکە و گەشتکردن بە هەمان شێوە ئۆتۆمبیل بە هەمان شێوە ئەمە ئەمڕۆ ئێمە باسیەکەین شێوازێکی جیاوازی گەشتکردنە گەنجێکی شاری سلێمانی حەزی بە گەشتکردن هەیە بەڵام بە شێوازێکی جیاواز ئەو گەشتەکانی ئەنجامەیات و گەشتەکانی لە ڕێگەی ماتۆرسکیلەوە ئەنجامەیات و وێنە و ڤیددیوی تەواوی گەشتەکەی گرێ و دواتر لە سوشەل میدیا بڵاوێکاتەوە کەسە کۆسار عەبدوڵڵا کا کۆسار سڵاو دەرم کاتەوەجان تۆ باشی سپاسەکەم کا کۆسار بە بناسین کێیە باسێکی حەزی ماتۆڕیشمان بۆ بکەین زۆر سپاس بۆ ئەم کاتی بمتان بەخشیوە من ناوم کۆسارە گەنجێکی دانیشتوی شاری سلێمانی دەرچووی زانکۆی سلێمانیم و حەز و کولای من بۆ ماتۆڕ وای کردووە کە لە ژیانی ڕۆژانەم بەکاری بێنم و هەروەها بیکەمە سەرچاوەیەک وەکو بزنسێک بەکاری بێنم لە لایەنی گەشتیاریەوە تاوەکو گەشتیاران سوودی لێ بینن و هەروەها ئەو گەشتانی کە لە چەناڵی یوتیوب بڵاوی یەکەمەوە تەنها ئەو ڤیددیوانەیە کە من بە ماتۆڕەکەم گەشتەکەم و خۆم چێژێکی زۆری لە کاتی لێخوڕینا ئەیبینم و لە شوێنەکان ئەیبینم کە لەناو سروشتا گەشتی بووەکەین لەگەڵ هاوڕێکانمانە من نایم بەگەشت بە بینەرەکان بڵێم کە ماتۆڕ باشە خراپە یاننا بەس تەنها ئەوەی کە خۆمەیکەم بڵاوی یەکەمەوە ئەیکەمە ڤیددیۆی کوالەتی بەرز و بە شێوازێکی جوان تاوەکو تێڕوانینی خەڵکی دەربارەی ماتۆرسکیل بگۆڕم باسێکی ئەو چێژەم بۆ بکات تۆ لە لێخوڕینی ماتۆرسکی لێبینی من خۆم تەنها ئەتوانم بڵێم چێژێکی زۆری لێبینم بەڵام ئەگەر کەسێک دێ ئەم چێژە وەربگرێ پێویستە خۆی تاقی بکاتەوە بەڵام ئەگەر تۆ نەتوانی خۆت تاقی بکەیتەوە هەنگاوی یەکەمە وەرە سەیری ڤیددیۆکانی من بکە سیرەکەیت من ماوەی چەند ساڵێکە گەشتەکەم بە ماتۆڕ و گەشتی ناو کوردستان و دەروی کوردستانیشم کردووە بە شێوازێکی زۆر سەلامەت کە بە هیچ جۆرێک تووشی مەترسی نەبوومەتەوە وە کۆمەڵک ڕێکاری هەیە بۆ ئەوەی کە بتەوێت گەشتێکی سەلامەت بکەیت و بەڵام ئەو ڤیددیوانی کە من ئەیکەم بۆتە هۆکارێک بۆ تێڕوانینی خەڵکی تەنها ئەو شتانی کە بڵاوی ئەەکەمەوە ئیشەکان و گەشتەکانی خۆمە کە تێڕوانینی هەزاران کەسی کۆڕیوە دەربارەی ماتۆرسکیل جگە لە ناوەی کوردستان کە گەشتی زۆرەکەیت پارێزگەکانی دیکەی عێراق و جگەلەوە دەرەوەی عێراقیش تۆ بە ماتۆڕەکەت گەشتی پێکەیت بەڵێ توانیمە گەشت بۆ هەموو ناوچەکانی باشووری کوردستان وڵاتی خۆمان بکەم و هەروەها پارچەکانی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان و کوردستانی باکووریش بە هەمان شێوە کە کاتێک ماتۆڕەکەت هەموو شێوازێکی یاساییت هەبێ و خۆشە شێوازێکی سەلامەت بەکاری بێنی ئەتوانی بە دنیایەوە گەشتی دەروی وڵاتی پێ بکەیت بۆیە منیش نەوەستاوم تەنها لە ناو کوردستانە بسۆڕێمەوە توانیم بە سەفەری دوورتر بکەم و پلانم هەیە بۆ گەشتی داهاتوو زۆر لەوە زیاتر بڕۆم سەفەری دوورتری کردووە و هەر خۆشە نەڕۆشت و خێزانە گەشە بردووە بەڵێ بە دنیاییەوە هەردووتان بە یەک ماتۆڕ ڕاستی لێرەوە خۆم تقریبان 5 ڕۆژ لەناو تووشیا بووم و دواتریش ئەوانیش هاتن بۆ لا من بە ئەوانیش هاتن بۆ لا بەڵێ نەوتوانی کە بەیەکەوە گەشتەکە بکەن با ئەوەش ئاسان پلانیەوەتان هەیە بەڵێ بە دڵنیاییەوە بەناو کوردستانە گەشتمان کردووە خۆم و هەوسەرەکەم بە یەکەوە بە ماتۆڕ باشە باسێکی ئەوم بۆ بکە کاکۆسار پلانێکی هەبێت بۆ گەشتێک چۆن ئامادەکاریەکات هەم بۆ خۆت هەم بۆ ماتۆڕەکە دوو بەشی جیاواز هەیە یەکەمیان خۆت وەکو جەستەیی وەکو ئەو پێویستیانی جلوبەرێک پێویستت پێێتی دەستکێش و کڵاو و لایەنە سەلامەتیەکان و هەروەها دڵنیابوونەوە لە مەرجەکانی تونند و تۆڵی ماتۆڕەکەت لە تایە لە زنجیر لە لێچوونەکان لە ڕۆنی ماتۆڕەکەت لە باشی تایەکانت بۆ گەشتەکە و هەروەها بەکارهێنانی GPS لە کاتی ڕۆیشتن بە ئەو ڕێگانی کە هەڵیە بژێریت باشە باسی چێژبینینمان کرد و باسە لەوە کرد کە بینەران خۆیان ئەتوانن بینەری ڤیددیۆکان بن بەڵێ ئێمەش لەگەڵ بینەرانە پێمان خۆشە چەندیمەنێک ببینین چەند مایشێکمان بۆ بکەیت زۆر باشە ئامادەی ئێستا فەرموون ماتۆڕەکەش ئامادەیە هەموو شتێک ئامادەیە هەر بژین بەخێر بێتەوە کاکۆسار زۆر سپاس چۆن هەڵا خەریە بڕۆم بۆ شارواژێەوە بۆ نهاتی لەم جەوە پاییزەیە و ئەم کەشوهەوا خۆشە ماڵی گەشتە گەشتێکم پێ بڵێ کە ئەنجامت دابێ بە ماتۆڕ و بیرت نەچێتەوە گەشتێکی زۆر تایبەت بووبێ گەشتی هەورامانی تەخت
ڕۆژهڵاتی کوردستان یەکێک بوو لە خۆشترین و گەشتانی کە تا ئێستا کردووە. گەشتێکم پێ بڵێ کە دوورترین مەودات بڕی بێت لە ڕۆژێکە. درێژترین گەشتم زۆرترین کیلۆمترم لێ خوڕی بێ ڕۆژێکیان بوو لە ئیستانبول هەتاوەکو ئەدەنە ئەوەی ئەو ڕێگایی بینی بێ ئەزانێ چەندێک دوورە بە نزیکەی 1000 کیلۆمترم لێ خوڕی ئەو ڕۆژە. سعات 6 بیانی دەستم پێ کرد سعات 7 ئێوارە گەیشتمە ئەدەنە. باشە پلانت چییە بۆەوەی کە گەشتێکی تر ئەنجام بیت گەشتێکی تایبەت ئەنجام بیت؟ کۆمەڵێک هاوڕێ و برادر و خزم و کەسوکارم هەیە لە ئەوروپا بە تەمام هەتاوەکو بەردەم بورجی ئێفۆمەوەست. کاکۆسار شتێکم پێ بڵێ بۆ کە باس لە ماتۆر سواری ماتۆرسکی دەکرێت هەموو خەڵک بیری بەلای شتێکی خراپاچێت ئەمە بۆ وایلاتوە. هۆکارێکی سەرشی ناخۆشیاری گەنجەکانمانە کە بە ڕێژێکی زۆر گەنجان بەکارێنن ئەم گەنجانەی لەسەر جادە هیچ ڕێنمایەکی هاتوچۆ شارەزانین هیچ شارەزاییان لە ماتۆڕانیە تەنها ئەزانن کلاج و بنزینەکە بگرن و قەپاتی بکەن. ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی کە کارەسات ڕووبات کەس و کار و نەخۆشخانە و حکوومەتێک پیانەوە تووشی کێشە بێت تەنها هۆکارەکەی ئەوەیە کە کەسانێک بەکارێنن بە شێوازێکی ناتەندروست بە شێوازێک کە سەلامت نییە بەکارهێنانی ئەگەینا هۆکاریی گواستنەوەی زۆر سەلامەتە ئەتوانی بەکاری بێنیت هیچ کێشەیەک نابێت. هەندێک لە ماتۆڕەکان هەیە بەڕاستی دەنگی ناخۆشە ئەم دەنگ ناخۆشیە خۆی لە شەریکەوە وایە یان دەستکاریەکرێت نەخێر تەنانەسان ماتۆڕی من 4 بستۆنە ئەو ماتۆڕە سەود ناخۆشانە 1 بستۆنە ئەمە کە ئیشی پێیەکەم ئەسڵ هەز ناکەی کە ئیشەکە کە ئەژۆم سەوتێکی زۆر کەم و زۆر خۆشی هەیە ئەو ماتۆڕانش بە هەمان شێوەیە ئەتوانرێت ساڵنسایشی بۆ بەکاربێنرێ ئەوەشی کە خۆی لە سەرەتی بێدەنگە بەڵام لە بازار ئەچن ئەی گۆڕن بازرگانەکان بەداخەوە ئەو جۆرە ساڵنسایە ناهێنە ناو کوردستانەوە کە مامەڵێکی خراپی پێواکرێ و هەم ناوی ماتۆڕ ناشتی نەکرێ و هەمیش ئەبێتە هۆکاری بێزارکردنی خەڵکی. باشە باس لەوە کرد کە بە شێوەیەکی دروست بەکار ناهێنرێت ماتۆر بۆیە بۆ جۆرە لە ناو خەڵکا بڵاو بۆتەوە. بەڵێ شێوازە دروستەکەی چییە؟ شێوازە دروستەکە ئەوەیە تۆ پێویستە گەنجێک کە ماتۆر لێ خوڕێ سەر و 16 ساڵ بێت ئەمە ڕێسای یەکەمیەتی ڕێسای هاتوچۆ و دواتر بەپێی حەجمی ماتۆڕەکان پێویستە بەپێی تەمەنەکان مۆڵەتیان بدرێت لێ بخڕێت و دواتر بەکارهێنانی پارێزەری سەلامەتیە کڵاو کە بەداخەوە گەنجان بەکاری ناهێنن و هەروەها پێویستە هاتوچۆش زۆر ڕێگر بێت لەوەی کە ماتۆڕی بێڕەقەم بێتە ناو سەجادەکانەوە کە ئەو کاتە هیچ حسابێک بۆ یاسای هاتوچۆ ناکەن. باشە لێخوڕین بێ کڵاو لای تۆ پێناسەکەی چییە؟ یان بێ هۆیەکانی سەلامەتی بەگشت بەڕای من خۆکوژیە بە هیچ جۆرێک سەلامەت نییە ئەو کڵاوت مەرجنیە تەنها لە کاتی کەوتناتۆ پارێزێ بەڵکو بەلای جادەیەکە ئەڕۆی کەمێک تۆز یان دەنچێک خۆڵ بکەوێتە چاوی تۆ کۆنتڕۆل لە دەسەدەی لە سەیانەوەی لێخوڕینی ماتۆر چاوە لە سایە دەی دەست و کاچە کاتێک تۆ لە سایانەوەی لە دەستدا لە سایدەی چی کۆنتڕۆلەکەی ئەو کاتە جان دەگرێتە مەترسیەوە کەواتە زۆر مەترسیدارە بە دڵنیاییەوە. باسیکەم خەم ساڵێن بۆکە ئەمە هەرتایبەتە بە ماتۆر بەڵێ بەپی وەرزەکان چاکەتەکانە گۆڕێسا ئەم چاکەتە شێوازی ژێرەوەی شەبەکەیە بەشسەرەوەی چەرمە کاتێک ئەگەر خوا نەخواستە بکەویت لێخشانی تۆ لەگەڵ جادەکەیە پارێزراوە بیت بە هیچ جۆرێک ئەم چاکەتە نادڕێت پارێزەرەکانی پێوێت لە پشت لەسەر ئەمیشەکان. تۆ حەز و خولیات بۆ ماتۆرسواری بە جۆرێکە وای لێ هاتووە کردوتە بە بزنس. بەڵێ باشە ئێستا ئیش لەسەر کارەکەت لەسەر ماتۆڕە. بەڵێ بەڵام ئەم ماتۆڕەدا بەڵێ هەوڵم ماوە کە پرۆژەی گەشتیاری دابمەزرێنم بۆ ئەوی گەشتیاران بتوان ئەزمموی لێخوڕنی ماتۆر تاقیب بکەنەوە ئەوش بە شێوازی سەفاری کە گەشتیاران دێنە لای ئێمە ماتۆڕی سافاری چوارتایە تاقی ئەەکەنەوە کە بەناو سروشتا گەشتەکەن و کاتیش خۆش لەگەڵ ئێمە بەسەرە بن و بۆتە هۆکارێک بۆ ئەوەی خۆم و هاوڕێکانیشم کار بکەین و هەلی کارم بۆ چەندین گەنج لەگەڵ خۆمان ڕاستاندووە. باشە پێ باشە بچین ببینین هەربوون سێمەش بە پیاسەی ماتۆرەکان بکەین لە خزمەتانە باشە باڕۆی تۆ فەرمو بە ماتۆڕەکەت و ئێمەش ئۆتۆمبیلمان پێیە دوات بەردەوامی لە گفتوگۆکانمان لەگەڵ کاکۆسارە هاتوونین تا ئەو پرۆژەیە کە باسمان کرد. کاکۆسار باسێکم پرۆژەمان بۆ بکە ئەم بیرۆکەی لە چیەوە هات؟ بەخێر بێن ئەم شوێنە شوێنێکی گەشتیاریە گەشتیاران ڕۆژانە سەردانی ئەم شوێنی ئێمە هاکەن ئێمە فێری لێخوڕنی ئەم ماتۆڕانەیانەکەین کە ئۆتۆماتیکە تەنها بنزین و ئیستۆپە
و پاشان پێداویستی سەلامەتیان پێدرێ و پارێزەری کڵاو پارێزەری ئەنیشک پارێزەری ئەژنۆ دوای ئەوەی کە فێری لێخڕیم کران لەم ساحەیە لە لای خۆمان لەم گۆڕپانە لە لای خۆمان کارمەندمان هەیە وەکو ڕێبەر ئەو کوڕێبەری گەشتیاری لەگەڵیانە ئەچن بەرەو ئەشکەوتی 1000 متر یان بەرەو کڵای 1000 متر تقریبا ڕۆشتن و هاتنەوەیان گەشتێکە لە هەر گەشتێکە سعاتێک بۆ ساعت و نیوە گەخایانەیە گەشتیاران ئەزمموی لێخڕینی ماتۆر تاقیەکەنەوە لە ناو سروشتە و دوورەکەویتەوە لە ئەو شوێنە ساپتەی خۆت لە ماڵت تێکەڵی سروشتە بی دووبارە و ئەزمموی ئەم ماتۆڕان تاقیەکەیتەوە کە وەرزشیە و گەشتیاران چێژێک و چێژێکی خۆشە بین لە کاتی لێخڕینی ماتۆڕانیا و کاتیش خۆش بەسەرەبن باش ئەوەی کە من ئێستا بینیم دوو گەشتیار هاتنە ئێرە فۆرمێکە پێبڕکردنەوە ئەو فۆرمە چییە؟ ئەوە وەکو ڕێکەوتنێک وایە لە بینی ئێمە و گەشتیارەکانە کۆمەڵێک ڕێنماییمان هەیە پێویستە پێی پابند من لە دە خاڵ پێ هاتووە یەکەمیانەوەیە کە ئەبێ پارێزەری ئەنیش وەژنەوە بەکاربێن و بە هیچ جۆرەك لای نەبن و بۆ هیچ کەسێکیش نییە بڵێ بەکاری نەهێنم و کۆمەڵێک ڕێنماییکە بۆ پاراستنی گیانی خۆیان و ئەو ماتۆڕانی ئێمە کە پێیانەدەین و پابندمون بە ڕێنمایەکانی ڕێبەرەکانمانەوە لە کاتی گەشتەکەیە باشە ماتۆڕەکان من هەر پێڵم ماتۆڕ ئەمە بەستۆ ناوێکی تر بود ئەی ئەمانە ماتۆڕی چوارتاییە هەمان شێوە ماتۆڕە بە سێ شێوازیش هەمانە ماتۆری بچووک بۆ منداڵان ئەم ماتۆڕانش بۆ کەسانی ئەمەچی پێوترێ ئەمانە ئەیتیڤیان ئەڵتەرین ڤیکڵ باشە کە بە هەموو ناوچەیەکە ئەتوانێ بڕوە بەناو قڕ بەناو سەختی بەناو هەوراز و بە هەموو شوێنەکە ئەتوانێ بڕوە و لە هەر چوار وەرزە ئەم شوێنی ئێمە کراوەیە خۆشترین کاتیش بۆ لە خوێنی ماتۆڕانە وەرزی زستانە و کاتی کەواتە وەرزی زستانیش ئێرە کراوەیە بەڵێ بەدڵنیاییەوە بەفرد لە کاتی بەفرا خۆشترین کات چێژی زیاترە بەدڵنیاییەوە بۆ شوێکی کاوە سەرەکەوی ئەم ڕێگایمان هەیە تایبەتە بە خۆمان ئەچی بەرەو ئەشکەوتی 1000 متر ئەشکەوتی 1000 متر دووەم بەرزترین ئەشکەوتە لە ئاسی ڕوودەریاوە لە کوردستان و عێراقا ناوچەیەکی گەشتیاریە بۆیە ئێمەژەم شوێنەمان هەڵبژاردووە تاوەکو بە ماتۆڕەکان گەشتیاران بگەنە ئەشکەوتەکە و ئەم شوێنە گەشتیاری زیاتر بە گەشتیاران و خەڵکی شاری سلێمانی و گەشتیارانی شاری سلێمانی بناسیێنین باش دەستە خۆش بێت بەڵام بۆتە سێ جۆرمان هەیە باسی ئەوە نەکەوەکو ئۆتۆمبیل وایە بەڵێ ئەوەش سایت بای سایتی پێوترێ پۆلاریسە کە ئەتوانن دوو کەس دابنیشن لە تەنیشتی یەکتر و لێی بخڕن کە ئەوانیش بە شێوازێکە کە ئەتوانێت بە هەموو شوێنێکا بڕوات دەبڵ ئەکسلە و قوفڵ ئەکسلە کە ئەتوانین لە هەنێک شوێنی ئەورازە کە ئەتوانێت ماتۆڕەکە بە هەموو شوێنەکە بڕوا و گیر نەخواڵی شوێنەکە دەستە خۆش بێت پێمان خۆشە گەشتێ بکەین چین لای ئەشکەوتی 1000 متر زۆر باشە پێ کۆ بڕۆین با بڕۆین بەڵامە بێ پێویستەکان بەکار ئەبێ فۆرمەکەش پڕکەمەوە بەدڵنیایی زۆر باشە ئازیزان لەگەڵمان بەردەوام بن ئەمە کۆتایی گفتوگۆکەمان بوو بەڵام کۆتایی ئەم بڕگەیەمان ئەبین لە ئەشکەوتی 1000 متر واتە لەم گەشتەیە لەگەڵمان بن هەمیشە شاد و بەختەوە